لە ڕۆژی جیانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەدا بە دروشمی هەمومان بەیەکەوە شەڕی شێرپەنجە دەکەین ماراسیمێک بەڕێوەچوو لە مەراسیمەدا ئەوە خرایە ڕوو کە لە ساڵی ڕابردوو 3808 کەس سەردانی نەخۆشخانەکانی هەولێریان کردووە و تووشی شێرپەنجە بوون لەم ژمارەیەش 2565 کەسیان دانیشتووی پارێزگای هەولێرن. لە سنووری پارێزگای هەولێر ئەوانەی کە چارەسەریان بۆ کرا و فایلیان بۆ کراوەتەوە نزیکەی 3808 نەخۆش دەبێتن 2565یان ئەوانن کە لە هی هەولێرن و خەڵکی هەولێرن شێرپەنجانەی کە هەن لە سنووری پارێزگای هەولێر تۆمار کرایە بە ژمارە یەکەم شێرپەنجەی مەمک دێتن بە ژمارە 2 شێرپەنجەی پێست بە ژمارە 3 شێرپەنجەی سیەکان دێتن. پسپۆڕێکی نەخۆشیەکانی شێرپەنجە دەڵێت خواردنی ناتەندروست و خێراکان ئەنجام نەدانی وەرزش و پیسبوونی ژینگە هۆکاری سەرەکی زیادبوونی شێرپەنجەن. ئایا شێرپەنجە دەتوانێت خۆمان لێی پارێزین بە دڵنیاییەوە دەڵێم بە جۆرەی توێژینەوە جیهانیەکان توێژینەوەی باوەڕپێکرا و تۆکمە زانراوەکەوا دەتوانین لە 130 بۆ 40 توژبوون بە شێرپەنجە کەم بکەینەوە ئەگەر هات و دوورکەوتینەوە لە جگەرە کێشان لە نێرگیلە کێشان لە مەشروب خواردنەوە لە خواردنی تەندروست و ڕێکوپێک لە کردنی وەرزش و جوڵە و ڕاضە لە بەکارهێنانی تەندروستی دەرمانەکان لە پاکردنەوەی ژینگەمان. لە هەرێمی کوردستان 4 نەخۆشخانەی تایبەت بە شێرپەنجە و 3 سەنتەری تیشک لە هەر یەک لە سەنتەری پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دۆک هەیە بەڵام نەبوونی ئەم جۆرە نەخۆشخانەنە لە قەزا و نەحیەکان بۆتە بارگرانی و گرفت بۆ سەنتەری شارەکان. ڕەنجە ڕەحمان، کورتساد نیوز، هاولێر.